بەپێی زانیارەکان تورکیا لە ڕێگەی ڕووناکی و هاوکاری چەکدارانی داعش دەکات لە کۆبانێ و ئێنارتیش وەک یەکەم کەناڵی کوردی چووە ناو کۆبانێەوە. سەرچاوێک لە پارتی وەڵامی ڕاگەنراوکە ئەنجومەنی ناوەندی یەکێتیدایە و ڕایگەیان ئەنجومەنی ناوەند گوزارش لە بیر و ڕاو هەڵوێستە فەرمیەکانی یەکێتی ناکات. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێ زیاتر لە 100,000 فەرمانبەر لە هەرێمی کوردستاندا موچە وەردەگرن بەبێەوەی داوام بکەن. خۆشەویستان سڵاوتان لێبێ فەرمونون ئێوە و هەواڵ و زانیاریەکان. شەڕ بە سەختی لە بەری ڕۆژهەڵاتی کۆبانێ دەکرێت. شەڕوانێکی یەپەکەش دەڵێ ئێستا تورکیا لە ڕێگەی ڕووناکی و هاوکاری هێرشەکانی داعش دەکات. تیمی ڕۆژنامەوانی ئێنارتیش بۆ یەکەم جار چووە ناو شاری کۆبانێ. لەم ڕاپۆرتەدا دیمەنەکانی ناو کۆبانێ و پێکدادانەکان دەخرێنە ڕوو. شەڕی کۆبانیە ئێستا بە قورسی لەبەرەی ڕۆژهەڵات و ڕۆژاوای شارەکەەوە دەکرێت. چەکدارانی داعش هێزێکی زۆری سەربازیان لەبەرەی ڕۆژهەڵاتەوە کۆ کردوتەوە و بەردەوام هێرش دەکەن بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو بەرەیە، بەڵام هێشتا شەرڤانان بەو پەڕی توانەوە بەرپەرچی هێرشەکان دەدەنەوە. لە شەڕ و پێکدادانەکاندا چەکدارانی داعش تۆپبارانی ئەو شوێنانە دەکەن کە دەیانەوێت کۆنتڕۆڵی بکەن و دواتر هێرش دەکەن. لە بەرامبەریشدا شەرڤانانی یەپەگا تەنها بەرگری ناکەن، بەڵکو و ناوبەناویش هێرش دەکەن. وەک شەرڤانێکی یەپەگە لە کۆبانیەوە بە ئێنارتی وت کاتێک چەکدارانی داعش هێرش دەکەن، سوپای تورکیا ڕووناکیەکانی سەرچنوور هەڵدەکات، بەڵام کاتێک شەرڤانانی یەپەکە هێرش دەکەن، سوپای تورکیا سەرجەم ڕووناکیەکان بە درێژایی سنووری تورکیا و کۆبانێ دەکوژێنێتەوە. ئێستا داعش بە چڕی سنووری تورکیا و کۆبانێ کە دەکاتە باکووری کۆبانێ بۆردومان دەکات، بەڵام سوپای تورکیا هیچ کاردانەوەیەکی نییە لە کاتێکدا تەنها 50 مەتر دووری هەیە لە نێوان چەکدارانی داعش و سوپای تورکیا. بۆ یەکەم جار تیمی ڕۆژنامەوانی کەناڵی ئێنارتی چووە ناو ئەو شارێک کە زیاتر لە 40 ڕۆژە شەڕ و پێکدادانی سەختی تێدا دەکرێت و جیهان چاوی لەسەرێتی و بە سەرسامیەوە بە توانەکانی شەرڤانانی کورد دەڕوانن. ئەمە دیمەنی ئەو شارەیە کە لە ماوەی سەرهەڵدانی هێرشەکانی ڕێکخراوی داعش لە خاکی عێراق و سووریا بە قورسترین شەڕی ئەو ڕێکخراوەدا دەنرێت. بەو پێی چەکدارانی ئەو ڕێکخراوە بەشێکی زۆری توانە سەربازی و مرۆیەکانیان لەو شارە کۆ کردوتەوە، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە کۆنتڕۆڵی بکەن. بوكاتي آخم لا خدا برآوا صدابا صدابا رخت گریدا کم بربردا سرنابا. سەرەڕای خاپووربوونی بەشێکی زۆری شارەکەیان و لە دەستدانی بەدەیان هاوڕێ و خۆشەویستانیان، بەڵام هێشتا بەو پەڕی ورەوە شەڕ دەکەن و بە گەشببینیەوە لە داهاتوو دەڕوانن. لە هەر شەڕکەرێکی کۆبانێ دەپرسیت ڕووی ڕەخنەکانی دەکاتە تورکیا و دەڵێت بەرپرسانی ئەنقەرە دژایەتی خۆراوای کوردستان دەکەن بە شێوەی جیاواز. هەر دەولەتێ یعنی هەری پر دەولەتی زەتە دەولەتی تورکیا چه ئەوەی وان هەیە زەتان دەولەتی تورکی ئەوانە ئەو دیکێ دام دیکێ هەر تشتی دەولەتی تورکی دەیانە ئەم ژی هەر تانگی خاوەرن بە هاوانان بە ئەوان ڕۆژێ یعنی سەد هاوان تێمە هەر چوارێمە یعنی بە قووەتە یا پەگیوە پەژێ هەمبەر سەگنی. خاڵێکی دیکە بەلای شەرڤانانەوە کە هێزێکی دیکە بە تێکۆشانیان دەبەخشێت بەرگریکردنە لە ڕێز و شکۆی خوشک و خێزانەکانیان. لە پشتی وێژی ساڵێکێ لە دەروی ملێ گوندان یەپەکێ و یەپەجێ لە پێش هەمبەر وەنا شار دەکرد. هیرو لە هەر دەولەتێ بوو ئیسپاتی کو یەپەکێ هیرو بشەرەف و ناموسا خوا
دپارێزێ و ناما بەردێ بە ئەردێ کۆبانێ ئاخۆ کۆبانێ تجاری ئەم بەڕانادە وەک شەروانان دەڵێن جیهان پشتگیریان دەکات جگە لە تورکیا بەڵام بڕوای تەواویان بە سەرکەوتنی خۆیان هەیە. هونەر ئەحسان NRT. بەڵێ بەڕێزان بۆ دوایین زانیاری و گۆڕانکاریەکان لە سەر ڕەوش و دۆخی ئێستای کۆبانێ و هەروەها شەڕ و ڕوبەربوونەوەکان لە نێوان شەڕوانانی یەپەکە و چەکدارانی داعش نێداوی NRT ئاسکەرم ڕاستەخۆ لە کۆبانیەوە لەسەر هەڵی تەلەفۆن لەگەڵماندا. ئایا سڵاوت لێبێ و شەو باش، دوایین زانیاری و گۆڕانکاریەکان چین؟ شەف باش بەلێ ئیشەف شەڕ و پەکچوون بناوبەرە شەڕوانên یەپەکî و çekdarên داعش لە هەردوو بەرەیên şer li başûrê Kobanê û Rûşelatê Kobanê dewam dike. Lê giraniya şer îşev bi taybet li başûr li Rûşelatê Kobanê heya niha li gorî wan agahiyên dest bi NRT kete şervanên yepekê li Rûşelata Kobanê karîne dûşkeyeka çekdarên Daişê cinav bibin. Di heman demde li Rûşelatê Kobanê çekdarên Daişê bi matûr çekilek bombekirî li Demjimêr dehûnî ve îşev xasiye nêzî xaleka şervanên yepekê bibît lê li dûr de bûye armanca herişên şervanên yepekê û ew matûrsikil hatiye jî navbirin digel şûfêriyê ku çekdarekê Daeş bûye. Di heman demde li Rûşavayê Kobanê car bi car dengê teqê dihê bihîstin hevberîkirin di navbera Rûşavayê Kobanê û Rûşelatê Kobanê û başûrê Kobanê mirov dikarî bêjîtin îşev cure bêdengek li Rûşavayê Kobanê heye. Lê ewa îşev car din li nava şer da dihêt bîstin carna çekdarên Daeş li başûrê Kobanê tûbarana deriyê Sinûr û navarasta Bajêr bi taybet dikin. Di heman demde li nêzîkî gereka şaredarî li Rûşelatê Kobanê îşev şervanên yepekê karî dûrpêça malekê bikin ku sê çekdarên Daeş têda bice bibûn ew çekdarên Daeş xistin çemberê vejin û her sê çekdarên Daeş li gorek Afganiyên nûçeyan li gorek wan jêderên agahiyan dikin NRT her sê çekdarên Daeş di nava û xanî de hatine kuştin. Îşev jî li Demjimêr dew çil û pênc deqe car din bala firên şerkerên Amerîkayê bombebarana Rûşelatê Kobanê kir. بڵێ لە ئێستادا بە دیاریکراوی لە هیچ ناوچەیەکی کۆبانێ شەڕ و پێکدادان هەیە؟ بەلێ لە باشوورê Kobanê şer û pêkdadan heye şerê kolan bi kolan dihêt kirin di navbera şervanên yepekê û çekdarên Daeş. Di heman demde li Rûşelatê Kobanê bi taybet jî li nêzî girêkaniya Kurda şer û pevçûnên dijwar di navbera şervanên yepekê û çekdarên Daeş dibin. Lê ewa îşev dihat dîtin demê şerdest pêkir li Rûşelatê Kobanê li ser deriyê Sinûr li ser deriyê Sinûr heyanî dûrahiya çend kilometre li Rûşelatê Kobanê ku li ser Sinûr tev bilajikturên leşkerên Tirkiye demê şerdest pêkir karaba li wan bilajiktura hat xwekirin. Demê Daişê dike êrişkî yepekê dike di aliyê YPG da leşkerên Tirkiye wan bilajikturan test kehevê berdidete û ronakeka ekcar zor didete aliyê şervanên YPG. Lê demê YPG hêrî diketin bû çekdarên Daeş leşkerên Tirkiye test wan bilajikturan karabayê li qut diket û ronakê lê winda diket. Ev jî hin Afganiyan di nav şervanan da bi NRT ragihat ev jî cure hayîkariyeka dewleta Tirkiye bû çekdarên Daeşê. بڵێ ئەیاز بە دیاریکراوی لە چ شوێنێکی کۆبانێدا چەکدارانی داعشن یان لە چ سنوورەکان یان چەند ناوچە چەند شوێن چەند گوند لە ژێر دەستی چەکدارانی داعشدایە و هێزەکان یان شەڕوانان یەپەکە توانیویانە چەند ناوچە کۆنتڕۆڵ بکەنەوە و چەند ناوچە ئازاد بکەن؟ بەڵێ li başûrê Kobanê di nava hin malan de ku gerek bi timamî kontrola gerekê bi timamî li başûrê Kobanê di destê çekdarên Daişê danîne lê navbera dûrahiya 200 metre 300 metre hin malan de çekdarên Daeş xutê de veşartiye bi taybet jî giringê dibin şerkirin bi çekên qenasê.
لأود آلية روشالات كبار دهد ديتن مينا جبهة دهد ديتن دنا برا شروانين يفيو تقدار داعشواته وكوهن شروانا آماجة بيدكر تقدار داعشياس هنگاوا تايبت لباشور كوباني جبت لبر أو شاركرم بتشكم قناصي دبيجن هي زوان يحيرش كرني نما هذا كرن يعني جوازي كرن قال روجن در باز بويله اف تكتيك داعش بطيبت لباشور كوبان ديفيجن وكوباروانيك بهتن شون بكاويتن بكاويتن بيشيا او بيشيا شاروانين يتجيبوا يرشكرن لروشالات كوباني وكو تكتيك هاي داوية شرط بكارينا كو هيزا هيرشكرن نما رنج اف او بيتن بيجن كل يوان يعني داوية شر بيتن تكتيكي بكرن بر كاوي بسر كفيت يعني لحتى أنا الجوريوان آگاهين بدست ناصي كفتي أو كار داعش يا تنتيكا داعش يا هفبر شوارين يجيب يبر بسر كفتي نبويا. بەڵێ ئاسکەرم نێراوی نارتی لە کۆبانێ سپاس بۆ زانیاریەکانت خۆشەویستان لەگەڵتان بەردەوامە بین. دوایەوەی ڕۆژی 25 مانگە هێزەکانی پێشمەرگە توانیان پاش 3 مانگ ناحەی زومار کۆنتڕۆڵ بکەنەوە ستافی کەناڵی نارتی هەر لە یەکەم ساتەکانی کۆنتڕۆڵکردنەوەی زومار چوونە ناو ناحەکەەوە و هەندێک دیمەنی سەرنجڕاکێشیان بۆ بینەرانی نارتی ئامادە کردووە. هەر وەک لە راپۆرتەکەدا دەیبینن جگە لە سووتاندن و بەتاڵانبردنی خانووی هاوڵاتیان و فەرمانگە حکومەکان بەدەیان لە شەی چەکدارانی داعشیش لەناو کۆڵان و شەقامەکاندا کەوتون. زومار ئەو ناحەیەک و هەیەما پترژ سێ مەهانە کێتە بۆ ژێر کۆنتڕۆڵا چەکدارên داعش و بۆ جهێکی استراتیجی ئەوێ گرۆپا چەکداری دەرئەنجام لە بەرەبەیانە 25 ئەvê mehê ji balhêza pêşmergê Kurdistanê bi hevkariya firokên şeriyên hêzên hevpeyman karî di mavê çend demjimêrekên Kurd da Zomar bi 23 gundên derdora wê ve kontrol bikin. ساعات نهي ام داخل زمار بوين اللي هند جهات التقاهات كيرن ام شنو وتقجر سركين هند داعش دابن وداعش اجيب كوجينو دس سر تشكي وي قرص سبوق جيران دس سر بكينو حتى ساعدو زمار كنترول بو بيك وعام كنترول بو لە چرکەساتên destpêka kontrolbûna Zomar stafê ên artî Romala kulan bi kulaniya nahiya Zomar kir. Awa divê geştê diha berçav vemana şînawarên şerî bi ser vî bajarî diyar bibû. Serrayê wêrankarî û roxana xaniyên hewlatiyan û bînayên fermangehên hikûmî bazarê nahiyê jî hatibû talan kirin ji bal çekdaran. û nava cada û taxan da jî bi şêweyekê berçav laşên çekdarên Daeş dihatine dîtin. أبا أفغاني تدبيني سنترين حيا زمارة أم جيس بدي ما حركة كي يهود نتس نحيا زمار دا أبا جي أبا تدبيني تجار داعش أنا في خاني فا أبا تشان تجار كن ديمات كشتين أبا تطار متوان الفيرد وتطار مكوان البردرية وتشان طار مكوان الخارب باش مكي قهرمان شو نحيا زمار يسايا مسيطر كات أو أبي شري جسرجم شرين دي جدا دكت أو كدماهي كي كيم دا پێشمەرگە کاری 100 کیلومترە ژێر دەستên داعش دەربینە و کنترۆل بکە. دەرئەنجامێ ئەوی شەڕیژی 10 پێشمەرگە شەهید بوون و di nava wan da 3 birayên êk bûn. Ev e paşmavê şerê 24 demjimêrên derbasbûyî bû li senterê nahiya Zomar. Ev ji dergehê êk ji wan mala ye ku baregahekê serekî çekdarên Daeş bû li vê nahiyê ku bi sadan, çek û teqemeyî di nava vê balaxanê de hebûn. Lê niha rodan bi vî awayî ne. Sîpan Amedî, NRT, senterê nahiya Zomar. باوەی تەقینەوەی بۆمبێکی چێنراوە لە نێو بازاڕی دۆستخورمات و منداڵێک شەهید و 22 گاوڵاتیش بریندار بوون. سەباح جومە ئەندامی ئەنجومەنی پارێزگای قەزای ببورن. سەباح جومە ئەندامی ئەنجومەنی قەزای خورمات و بەێنارتی ڕاگەیان بەهۆی تەقینەوەی بۆمبێکی چێنراوە لە نێو بازاڕی خورمات و منداڵێک شەهید بوو 22 گاوڵاتیش بریندار بوون و تیشی لا دوای تەقینەوەکە بریندارەکان ڕەوانەی نەخۆشخانە کراون و هەندێک لە بریندارەکان بەهۆی سەختی برینەکانیانەوە ڕەوانەی شاری کەرکووک کراون. لە لایەکی دیکەوە هەر لە قەزای خورمات و بەیانی ئەمڕۆ دوو کەس کە ماتۆرسکیلێکیان پێ بووە تەخە لە پارێزەر و کامۆزایەکی پارێزەرەکە دەکەن و لاکەمدا هەردوو کەسەکە بە سەختی بریندار بوون. دوو تەقەکەرەکەش بۆ شوێنێکی نادیار هەڵاتون.
لە پاژەوەی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستانی تۆمەتبار کردبەوەی دوو هەلیکۆپتەری سوپای عێراقی بۆ مەبەستی تایبەتی حزبی بەکاردێنێت پارتی وەڵامی دایەوە. سەرچاوێک لە نووسینگەی وتەبێژی فەرمی پارتی لە بەیاننامێکدا کە لە ماڵپەڕی فەرمی پارتیدا بڵاو کراوەتەوە وەڵامی ڕاگەنراوەکەی ئەنجومەنی ناوەندی یەکێتی داوەتەوە دەڵێت بە پێی وەزبوونەی پێشتر لەگەڵ ئەنجومەنی ناوەنددا هەیەە هەمیشە ویان سلماندووە کە گوزارش لە بیر و ڕاو هەڵوێستە فەرمیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ناکەن. وەک لە بەیاننامەکەدا هاتووە ئەوان وەک پارتی بۆ هەرگرفت و پرس و پێشاتێکی سیاسی و هەڵوێز وەرگرتن چاوەڕوانی لێدوان و بەیاننامەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین چبارێنی بێت یاخود نەرێنی. شەمەی ڕابردوو ئەنجومەنی ناوەندی یەکێتی ڕاگەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیان ماوەیەکی زۆرە لە ڕێگەی سەرچاوە تایبەتەکانی خۆیانەوە ئاگادارن پارتی ئەو هاوکاری پێداویستە سەربازیانی کە لەلایەن دوو هەلیکۆپتەری سوپای عێراقەوە بۆ چیایی شنگال دەگوازرێتەوە دەستیان بەسەردا دەگیرێ و با ناوی حەزبی و بە پێی فۆرمێکی دیاریکرا و دابەشی دەکات بەسەر لایەنگرانی پارتیدا. پارتی دیموکراتی کوردستان گۆڕانکاری لە پۆستە حزبەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجەدا کردو لەو چوارچێوەشدا هەڵوو ئەحمەد کوردە بەرپرسی لقی چواری سلێمانیە و حزباش لە پۆستەکەی دالادرا. ماڵپەڕی فەرمی پارتی دیموکراتی کوردستان بڵاوی کردەوە. ئەو گۆڕانکاریانەی بڕیاریان لەسەر دراوە بوردە جێبەجێی دەکەن و لەو چوارچێوەیەشدا ئەمڕۆ سعید سەلیماغا کە پێشتر بەرپرسی لقی 12 هەڵەبجە بۆ کرا بە بەرپرسی لقی چواری سلێمانی لە جێگەی هەڵوو ئەحمەد کوردە. هەڵوو ئەحمەد کوردە لە دوای ڕووداوەکانی هەفتەی شوباتی ساڵی 2011 کرا بە بەرپرسی لقی چواری سلێمانی پارتی لە شوێنی هیوا ئەحمەد. هەروەها فازڵ بەشارەتی پەرلەمانتاری پێشووی و حزبەش بوو بە بەرپرسی لقی 12 هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان لە شوێنی سعید سەلیماغا. پارتی دیموکراتی کوردستان ئەو شبڵاو کردوتەوە ئەو گۆڕانکاریانە بە بڕیارێکی سەرکردایەتی حزبەکان بۆ و لە داهاتووشدا گۆڕانکاری دیکە لە بەرپرسی لق و پۆستە حزبەکانی چەند شوێنێکی تردا دەکەن. هەفتەی ڕابردوو NRT بڵاوی کردەوە کە پارتی دیموکراتی کوردستان چەند گۆڕانکاریەکی لە پۆستە حزبەکانی لە سلێمانی و هەڵەبجەدا کردووە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێ زیاتر لە 100,000 فەرمانبەر لە هەرێمی کوردستاندا موچە وەردەگرن بەڵام دەوام ناکەن. علی حەمەد ساڵح پەرلەمانتاری فراکسیۆنی گۆڕان ڕایگەیان ئەو فەرمانبەرانە لە سەرجەم وەزارەتەکانی حکوومەتی هەرێمدا بوونیان هەیە و ژمارەیان زیاترە لە 100,000 کە لە سەردەمی دوویداری بە پلە و موچەی جیاواز دامەزراون. ئەو کەسانەی دامەزراون و داوام ناکەن بە موچەخۆری بندیوار ناو دەبرێن. لە ماوەی ڕابردووشدا چەند لیستێکی خانشینکراوان بڵاو کرایەوە کە بەبێ خزمەت خانشین کراون و مانگانە موچەیەکی زۆر وەردەگرن. دیارە ئێمە لە ڕابردووە بە دوواداچوونمان بۆ چەند وەزارەتێک کردووە هەر وەزارەتێک بە دوواداچوونمان کردووە بە تاکید بندی ئەوەی کە پێڵێن فەرمانبەر و بەڵام دەوام ناکات و تەنیا موچە وەرەگرێت واتە بڵێن بندیوار لە زۆربەی ئەوە هەموو وەزارەتانێک کە ئێمە کردومانە بە دوواداچوون بوونی هەیە. ئەمە جگەلەوەی کێشەیەکی تری حکوومەتی هەرێمی کوردستان دوو موچەی و سێ موچەی واتە کەسێک دوو سێ موچە وەرەگرێت بە نایاسایی ئەتوانین بڵێن زۆر زیاتر لە 100,000 کەس لە کوردستانە بندیوارن یاخود بە شێوەی نایاسایی دوو موچە و سێ موچەیان هەیە. ئێمە هەوڵ دەدەین هەریەکە بەپێی وەزارەتەکانی خۆیان بۆ وەزارەتی پێشمەرگەتیایەتی وەزارەتی کشت و کاڵ کارەبا ڕۆشنبیری و لاوان ئەوقاف تەنانەت وەزارەتی شەیدان نەوعێکی تا خەڵکی شەیدی سەنگەر نەبوو کراوە بە شەیدی سەنگەر خۆی بریندار بۆ کراوە بە برینداری سەنگەر بە تەکید ئەمە مشکلەیەکی گەورەیە. ژمارەیە خوێندکاری زانکۆی سەلاحەدین کە بۆ ساڵی خوێندنی 2013 بۆ 2014 دەرنەچوون لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا خۆپشاندانێکیان ئەنجامدا و داوایان کرد سیستەمی پەڕیوە عبور لە یەکوانەوە بکرێ بە دووانە. بەشێکی وێڵکارانەش تەماتە وێڵکەیان گرتە بینەی وەزارەتی خوێندنی باڵا و وتەبێژی وەزارەتیش ڕایگەیان ناچنە ژێرفشاری هیچ ڕێکخراولانێک. دوای سێ مانگ لە چاوەڕوانی و دوای وەستانیان بۆ ماوەی یەک کاتژمێر لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و وەڵام نەدانەوەیان ژمارەیە خوێندکاری زانکۆی سەلاحەدین تەماتە و هێلکەبارانی وەزارەتی خوێندنی باڵایان کرد لە شاری هەولێر. داواکاری ئەو خوێندکارانە بریتی بوو لە هێشتنەوەی سیستەمی پەڕینەوە لە یەکوانەوە بۆ دووانە و پاساوی خوێندکارانیش بۆ هێشتنەوەی ئەو سیستەمە ئەوە بوو ساڵی 2014 لە هەرێمی کوردستان پڕ بووە لە قەیرانی دارایی و کۆمەڵایەتی و دەرونی هەروەها خراپی ڕەوشی ئەمنی. بۆیە داوا دەکەن هەرچی زووە بە دوواداچوون بکرێت بۆ داواکاریەکانیان. بەهۆی ئەو بارودۆخەنە هەمواری کە تووشی کوردستان بوو ئەو شەڕان خوازراوی کە بەرۆکی کوردستانی کرد
لایانی اقتصاد لایانی کۆمەڵایەتی حتا لایانی پەروەردەش ئاڵۆزیێکی زۆری بەخۆی بینی بۆیە ئێمە وەکو قوتابیان و خوێندکارانی کۆلێژی ئەندازە داواکەین بکرێت بە 2 دەرس عبور یا خودەوەیە دەوری سێم بکرێتەوە. یەکێکی تر لە داواکاریەکانیان تایبەتە بە پرسی کری خوێندن لە زانکۆ و پەیمانگە ئەهلیەکان و بەشێک لەو خوێندکارانە باز لە بەرزکردنەوەی نرخەکە دەکەن و داواکارن لایەنە پەیوەنددارەکان بارودۆخی هەرێم و هەبوونی قەیرانی دارایی و ژیانی هاوڵاتیان لەبەر چاو بگرن و ببنە پاڵنەر بۆ بەردەوامی لە خوێندن نەک ڕێگر بن. کرێی خوێندنی زانکۆ پەیمانگە ئەهلیەکانە بە حکمی ئەوەی ئەو ساڵەکە زەختێکی اقتصادی گەورە لەسەر هەرێمی کوردستانە زۆربەی قوتابیانمان تووشی کێشەی دارایی بوون زۆربیان مۆزەفن و زۆربیان پێشمەرگە و کارمەندی ئاسایش و دەستگا مەدەنی و سەربازیەکانن ڕەنگە نەتوان کرێی ساڵانەی خوێندنیا بدەن. ئەگەرچی ماوەی 2 هەفتەیە دەرگای زانکۆ و پەیمانگەکان کراوەتەوە بەڵام ناڕزایی و داواکاریەکانی خوێندکاران بەردەوامی هەیە و خوێندکارانی پزیشکی زیاتر لە 15 ڕۆژە مانیان گرتووە و بەشێک لە خوێندکارانی مەخمور داوای گواستنەوەی بەشەکەیان دەکەن بۆ هەولێر. وەزارەتی خوێندنی باڵەش ئاماژە بەوە دەکات داواکاری و خوێندکارانە پەیوەندی بە ئەنجومەنی وەزیرانەوە هەیە نەک وەزارەت و ئەوان ناچنە ژێرباری فشاری هیچ ڕێکخرا و لایەنێک. وەزارەتی خوێندنی باڵاش بەڕاستی مەجاری کەمینە چەند جاری تر ئەوە بە هیچ شێوازێک لە ژێر زەختی هیچ لایەنێک یاخود هیچ جمجێڵێکی لەو بابەتانە نایەتە ژێربارەوە. وەزارەت بەردەوام ڕەچاوی یەکشت دەکات ڕەچاوی ئاستی کوالیتی و ئاستی زانستی ئەوەی کە لە خزمەتی قوتابیان و خوێندکاراندایە. تەماتە باران و هێلکە بارانکردنی وەزارەتی خوێندنی باڵا لە سەردەمی کابینەی شەشەمی حکوومەتی هەرێمەوە سەری هەڵدا و لە ماوەی 2 ساڵی تەمەنی کابینەکەدا زیاتر لە 18 خۆپیشاندان و هێلکە و تەماتە بارانی وەزارەتی خوێندنی باڵا کرا. بۆ ئەوەش ڕێکخراوێکی حیزبی نزیک لە پارتی بە ڕێخەری ئەو خۆپیشاندانانە تۆمەتبار دەکرا. شێمە جاف NRT هەولێر. وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ناوی 955 خوێندکاری بۆ خوێندنی ماستەر لە ناوخۆی هەرێمی کوردستان ڕاگەیاند و لەو ڕێژەش 73 کورسی بۆ خوێندکاران و کەسوکاری شەیدان و ئەنفالکراوانە. فادالی وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بێنارتی ڕاگەیان ئەو 955 خوێندکاری ناوەکانیان ڕاگەیەنراوە دەتوانن لە ناوەڕاستی مانگی داهاتوودا دەستکەن بە خوێندن. هەروە وتیشی 194 کورسی بۆ خوێندکارانی پارێزگای کەرکووک تەرخان کراوە. ناوی دەرچوانی پێشکەشکارانی خوێندنی ماستەر لە سەرانسەری زانکۆکانی هەرێمی کوردستان ڕاگەیاندرا 955 پالێورا و لە پسپۆڕە جیازیەکانی خوێندنی باڵا لە زانکۆکانی هەرێم دەست بە خوێندن دەکەن و بۆ یەکەم جاریش ئەم ساڵەکە یارمەتی کەسوکاری شەهیداندرا کە 73 قوتابی خوێندکار لەوانە وەرگیران پالێوران بۆ ئەوانژە خوێنی ماستەر وەربژێن و هەروەها بۆ خوێندکارانی شاری کەرکووک 194 کورسی تەرخان کراوە کە ئەوانش هاتنە ناو پلانەکەەوە ینی ئەمە لە ناو پلان 955 قوتابیەکەدا نیە بەڵکو بە پلانێکی جیایە و کار ئاسانیان بۆ کرا و هەر لە سەرتاش و کار ئاسانی بۆ کەسوکاری شەهیدان کرا کە یەکی 5 نمرەیان پێبەخشرا بەس بۆ ئەوەی کە بەشداری پێشبڕچەی وەرگرتنی خوێندنی ماستەر بن. کاردانەوەکان بەرامبەر ئازاردانی منداڵە 9 ساڵانەکەی کەرکووک لەلایەن باوەژنەکەیەوە بەردەوام و پەروەردەی کەرکووکیش بڕیاریدا باوەژنەکە کە پیشەی مامۆستایە لە پیشەکەی خۆی دوورخاتەوە. ئەحمەد ڕەشید بەڕێوەبەری خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکووک ڕایگەیان پەروەردەی کەرکووک بڕیاریدا و پاش بڕیاری دادگا بە سزادانی یان ئازادکردنی باوەژنەکەی ئەحمەدەوە. پەروەردەی کەرکووک ڕێگە نادات وەک مامۆستا بگەڕێتەوە قوتابخانە و وانە بڵێتەوە. ڕاشیگەیان بۆ جاری دووەمە و مامۆستایە و تاوانە دووبارە دەکاتەوە و جاری یەکەم سزادرا بە گواستنەوەی لە قوتابخانەیەک و بۆ قوتابخانەیەکی تر. بەڵام ئەم جاریان بڕیار درراوە لە پیشەکەی دوور بخرێتەوە بگوازرێتەوە بۆ وەزارەتێکی تر. وتیشیە گەر بەو سزایش ڕازی نەبێت ئەو بە یەکجاری لە پیشەی حکومی دەردەکرێت. ئێمە تاکید لەوە دەکەینەوە کە دوای ئەوەی ئەم کارە دڕندانەیەمان لەلایەن ئەم ئافرەتەوە بینی دەرحەق بە منداڵێکی بەستە زمانی کە هێشتا هیچ تەمەنێکی وای نییە کە حاڵەتێکی عەقلانییان ڕەشید بێت بۆیە ئێمە پێمان باشە و بڕیاری ئەوەمان داوە کە ئەم ئافرەتە ناگونجێت لە ناو قوتابخانە بڕاتە پۆلەوە و خزمەت بە پرۆسی پەروەردە و فێرکردن بکە بۆیە لە کاتی سزادانی لەلایەن دادگاوە و دابڕانی لە قوتابخانە دوای ئەوەی کە مۆڵەتی یاسایەکەی تەواوەکە لە بەهەر شێوێک لە زیندان ڕۆژێکە 10 ڕۆژە 6 مانگە چەندێکە ئەوەیە دادگا ئەزانێ کاتی گەڕانەوەی وەلای ئێمە بەنیازی ئەوەی کە بێتەوە مامۆستا لە پۆلە ئێمە ڕێی پێ نادەین و جارێکی تر نایەڵین لە بواری پرۆسە و فێرکردن لە قوتابخانەکان کار بکات. ئەو ئافرەتانەی لە سەردۆسەی گەندەڵی وشکە ساڵی پارێزگای سلێمانی زیندانی کراون ماوەی 15 ڕۆژ مانیان لە خواردن گرت. بەڵام ئەمڕۆ لەسەر داوای چەند پەرلەمانتارێک مانگرتنەکان شکان. زیندانیەکان داوا دەکەن پێداچوونەوە بە دۆسیەکانیان بکرێت. یەکێک لە زیندانیەکانیش دەڵێت سزاکەی تەواو بووە بەڵام تا ئێستا ئازاد نەکراوە.
ماوەی 15 ڕۆژە دوو ئافرەت لەو سێ ئافرەتەی کە لەسەر دۆسیەی گەندەڵی وشکە ساڵی پارێزگای سلێمانی زیندانی کراون مانیان لە خواردن گرتووە و داوا دەکەن دۆسیەکەیان پێداچوونەوەی بۆ بکرێت. یەکێک لەو ئافرەتانەش دەڵێت ماوەی 4 مانگە سزاکەی کۆتایی هاتووە بەڵام تا ئێستا لە زینداندایە و ئازاد نەکراوە. 15 ڕۆژە مەرمان گرتووە. ئەمە یەکەم جارە لە پەرلەمانی کوردستان دوای 15 ڕۆژ کاتن سەردانیان کرد لیژنەی مافی ژنان بوون سەردانیان کرد لەسەر زەوی قسەکانی ئەوان ئێمەکەمان شکانە 6 دانە ساڵە لە سژنان من مدق سژنەکەشم 4 مانە تەواو کردو تا ئێستا بەریان نێاوم. بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە ڕەوشی ئەو سێ زیندانی کە ماوەی 15 ڕۆژەمانیان لە خواردن گرتووە ئەندامانی لیژنەی داکۆکی لە مافی ژنان لە پەرلەمانی کوردستان سەردانی بەشی گرتن و گواستنەوەی سلێمانیان کرد و داوایان لە زیندانیەکان کرد مانگرتنەکەیان بشکێن و وەک زیندانیەکانی جەڵێن لەسەر داوای پەرلەمانتارەکان مانگرتنەکەیان شکاند. ئامانجمان لەم سەردانە بۆ گرتوخانەی ژنان لە سلێمانی سەبارەت بەم سێ خاتونە بوو دیارە ئەم دوو خاتونیان بۆ ماوەی 15 ڕۆژە مانیان گرتووە لە نان خواردن دیارە ئێمە وەکو ئەرکێکی ئینسانی هاتوون وەکو لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان ئەم خواردنیان پێ بخۆین و مانیان پێ بشکێنی دیارە ئەو مۆزوع بەداخەوە بە سیاسی کراوە. ئەو سێ ئافرەتە پێشتر بە 7 ساڵ زیندانیکردن سزادران بەڵام بەهۆی گەڕانەوەی بەشێکی ئەو پارەی کە لە دۆسیەکەدا دیار نەما بوو سزاکەیان کەم کرایەوە بۆ 6 ساڵ زیندانی. بەرپرسی گرتن و گواستنەوەی سلێمانیش سەبارەت بە کۆتایی هاتنی وادەی سزایەکێک لە زیندانیەکان ڕایگەیاند بە نووسراوی فەرمی هەریەکە لە وەزارەتی ناوخۆی هەرێم و داواکاری گشتی هەرێمیان ئاگادار کردوتەوە و چاوەڕوانی بڕیاری ئەوانن. هەڵبەتە لێرە ئێرە وەکو میوانخانەیەک وایە ئێمە هەر کەسێ بە بڕیاری دادوەر هاتە ئەم خانەی لای ئێمەگرن و گواستنەوەی سلێمانی ئێمە وەریان نەگرین بە نووسراوێکی مەحاکم یاخو مەراکزەکانی پۆلیس کە ئیشی پەیوەندەکەین ڕاستەوخۆ بە مەحاکمەوە هەیە ڕاستەوخۆ ئەوان لێرە بەندێکن ئێمەش ئەیانین و دەستیان تەنها ئەوەنەی لێ ئێمە بەرپرسیارین لە سەلامەتی ئەو بەندکراوانی کە دێت ئێرە. ساڵی 2006 لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بودجەیەک تەرخانکرا بۆ قەرەبووکردنەوەی وشکە ساڵی لە هەرێم بەڵام لە پارێزگای سلێمانی لەو بڕە بودجەیە بۆ پارێزگاکە دیاریکرا بوو ملیارێک و 300 میلیۆن دینار دیار نەما. لەو کاتەشدا دانا ئەحمەد مەجید پارێزگاری سلێمانی بوو لەسەر دۆسیەکە تۆمەتبار کرا و دادگاش بە غیابی سزای 6 ساڵ زیندانیکردنی بۆ ناوبراو دەرکرد. هەر لەسەر دۆسیەکەش ساڵی 2009 5 فەرمانبەری دیوانی پارێزگای سلێمانی بە بڕیاری دادوەر دەستگیر کران و سزای 7 ساڵ زیندانی بۆ 3 لە فەرمانبەرەکان دەرکرد و سزای 2 ساڵ زیندانیشی بۆ 2 فەرمانبەری تر دەرکرد. بەڵام لە ساڵی ڕابردوودا دانا ئەحمەد مەجید بڕیاری لێبوردنی گشتی گرتیەوە بێ ئەوەی زیندانی بکرێت ئازاد کرا. گۆران عەبدوڵڵا NRT سلێمانی. بینایی مەڵبەندی تەندروستی شەیدانی خەڵاتزێ پاش 7 ساڵە دروستکردنی ترسی ڕوخانیە و هاوڵاتیان و کارمەندانی و مەڵبەندەش داوای نۆژەنکردنەوەی دەکەن و دەڵێن مەترسیەوان هەیە لەم ساڵدا بەهۆی بارانبارینەوە بڕوخێت. مەڵبەندی تەندروستی شەیدانی قەڵاتزێ ماوەی چەند ساڵەکە دروستکراوە ڕۆژانە ژمارەیەک هاوڵاتی بە مەبەستی وەرگرتنی چارەسەر ڕووی تێدەکەن بەڵام لە ئێستادا کارمەند و ئەوستافەی کاری تێدا دەکەن مەترسی ڕوخانی بینایی نەخۆشخانەکەیان هەیە بەتایبەت بەهۆی هاتنی وەرزی زستان و بارانبارینەوە هەر بۆیە داوا دەکەن وەزارەتی تەندروستی هەوڵی چاکردن و نۆژەنکردنەوەی بدات. ژمارەیەک نەخۆشی زۆریشمانەیە بە چەند بەشێکی تێدایە کە پێویستیان بە چاکردنەوە بە نۆژەنکردنەوە هەیە کە ئەو بینایە نۆژەن نەکرێتەوە مەترسی دارمان و ڕوخانی لێ دەکرێت لەبەرەوەی چەند جارێکی کەش پێویست ناکات تاکیدی بکەینەوە. ماوەی 7 ساڵە بینایی مەڵبەندی تەندروستی شەیدانی قەڵاتزێ دروستکراوە لە ماوەی ڕابردوشدا بەهۆی مەترسی ڕوخانیەوە بەشێک لە دیواری حەوشەکەی ڕوخێندراوە چەند هاوڵاتێکیش کە مەبەستی چارەسەر ڕوویان لەو مەڵبەندە کردبوو دەڵێن بیناکە زۆر خراپە و مەترسی بۆ ئەوانیش هەیە و داوای نۆژەنکردنەوەی دەکەن. وەکو نەخۆشێک کە دیاخ و کەوڵاتی تەماشا دەکەی دیوارەکانی وەکو پێویست نین مەترسی ڕوخانی هەیە بەڕاستی ئەوە پێویستی بە نۆژەنکردنەوەیە ئەگە تەماشا ئەوشەکەی دەرەکەن تقریبان 2 ساڵ لەبیە هەر خۆی ڕووقابوو بۆی دوای ئەوەش خۆیان خەڵکەکە ڕوخاندنەوە کە لەبەر ئەو ناوچە ناوچێکی قەڵەباڵغە و ڕەوزەی بەسەرەوە و هەروە جادەی ڕئیسیشی هەیە. لە ماوەی ڕابردوودا بە مەبەستی گەیانی داواکەیان بەڕێوەبەری مەڵبەندەکە نووسراوی ئاڕاستی وەزارەتی تەندروستی کردووە لێپرسراوی ئەندازیاری تەندروستی گشتی ڕاپەڕینیش ڕەتی دەکاتەوە بیناکە مەترسی ڕوخانی لێ بکرێت و دەڵێت 160 میلیۆن دینار بۆ نۆژەنکردنەوەی تەرخان کراوە. لژنەیەکی تایبەت لە وەزارەتەوە سەردانی شوێنەکەیان کردووە و
پاش دراستکردن و بۆیان دەرکەوت کە ئەم بینایەتە مەترسی ڕوخانی دانیە بە پێی راپۆرتی وەزارەت بەڵام دوو شوێن هەبوو ئەویش ترسیەوەی هەبوو کە بڵێ کاشی بکەوی ئەو دوو شوێنە بە بەڕێوەبەری مەڵبەندەکەمان وتووە کەوا دای خاتوو بەکاری نێنیتن. باڵبەندی تەندروستی شەیدانی قەڵاتزێ 25 کارمەندی تەندروستی لە خۆی دەگرێت و ڕۆژانە نزیکەی 100 نەخۆش بۆ وەرگرتنی چارەسەر ڕووی تێدەکەن. هەنگاو مەحەمەدێن ئارتی قەڵاتزێ. لە شاری هەولێر کۆنفرانسێکی زانستی لەبارەی بیری تونڕەوی بەڕێوەچوو. یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان ئاماژە بەوە دەدەن لە هەرێمی کوردستاندا بیری تونڕەوی تەنها وەک دیاردەیەکی لاواز بوونی هەیە. ژمارەیەک توێژەری ئیسلامی وڵاتانی عەرەبی و تورکیاش بەشداری کۆنفرانسەکەیان کرد. لەگەڵ سەرهەڵدانی داعش ژمارەیەک لە گەنجان لە هەرێمی کوردستانەوە چوونە ڕیزەکانی ئەم گروپەوە. ئەم گروپە کە بە گروپێکی توندڕەو ناسراوە لە ژێرناوی ئاینی ئیسلامدا کار دەکات. هاوکات لە دوای سەرهەڵدانی داعش و شەڕکردنیان لەگەڵ هێزەکانی پێشمەرگە زیاتر باس لە بیری توندڕەوی ئیسلامی دەکرێت. یەکێتی زانایانی ئیسلامی کوردستانیش ئاماژە بەوە دەکەن بیری توندڕەوی لە هەرێمی کوردستان تەنیا وەکو دیاردەیەکی لاواز هەستی پێدەکرێت. بۆ ئەو مەبەستاش کۆنفرانسێکی زانستی لەسەر دیاردەی بیری توندڕەوی هۆکار و چارەسەرەکانی لە شاری هەولێر بەڕێوە چوو. کۆچین لەسەر ئەوەی خۆشببختانە بیری تونڕەوی تا ئێستا لە هەرێمی کوردستان وەکو دیاریدەیەکی زۆر لاواز هەستی پێ ئەکرێ هەوڵ بدەین بیر لە قیان قسە و گفتوگۆ لە هۆکارەکانی ئەم دیاریدەیە بکەین و ڕێگە چارەکانیشی بۆ بدۆزینەوە. هەرچەندە و گروپانەی کاری توندڕەوی دەکەن هەڵگری دروشم و پەیامی ئاینی ئیسلامن لە ژێر ئەو ناوەدا کاری خۆیان دەکەن بەڵام بەردەوام بەشێک لە شارەزایان و مامۆستایانی ئاینی جەخت لەوە دەکەنەوە ئەو کەس و گروپانان و نەرایەتی ئیسلامی ناکەن و ئیسلامی ئاینی ئاشتیە. بەڕای ئەو کەسانە هۆکاری سەرەکی پەرەسەندنی بیری توندڕەوی بۆ نادادپەروەری کۆمەڵایەتی و سیاسی دەگەڕێتەوە. جێبەجێکردنی عەدالەتی ئیجتیماعی قبولکردنی هەموو خەڵکەکان وەکو خۆی لە ئاسی خۆی لە وەزنی خۆی لە قورسایی خۆی ئەو کێشانە ئەگەر هەرژبی کەمتر دەکاتەوە چونکە ئێستا کارگەر تەماشای ڕێژی دانیشتوانی کوردستان بکەین ئەکسەریەتی خەڵک مسلمانە بەڵام ئەگەر حەقومە بە مسلمانی نەدرا وەکو پێویست بەڕاستی ئەو کاتی یعنی ئەگەر دیاردانەش دروست بوون چێ بەرپرسە ئەو کەسەی کە دروستی کردێ بەرپرسە. لە کۆنفرانسەکەدا بەدایان کەسایەتی و توێژەر لە هەرێم و وڵاتانی ئوردون و تورکیا و چەند وڵاتێکی ترەوە بەشداریان کرد. بەڕای بەشێک لەو ئامادەبوانە شەڕی داعش بەر لەوەی شەڕی ئیسلام بێت شەڕکردنە لەگەڵ ئیسلام چونکە بە بڕوای ئەوان سەرنجام ئەو شەڕاتەنیا ئیسلامی پێناشرین دەبێت. ئەوەی کارەساتە ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیدا لە ڕاستیدا مەسلەی چۆنیەتی ڕاپەکردنی دەقەکانە و هێنانەتی بۆ سەر واقع و بەرجەستەکردنیەتی لە واقعدا هەر کەسە و دەقێک بە ئارەزوی خۆی دەهێنێ لە بوارێکی تایبەتدا گوتراوە دەیگشتێنێت و جیهانی ئیسلامی تووشی کارەسات بگرە مرۆڤایەتیشی تووشی کارەسات کرد. هۆکاری ئەوەی کە ئەگەر خەڵکێک لە نێو کۆمەڵگەی ئێمەدا تێکەڵ بە توندڕەوان ببێ بێگومان بە پلەی یەکەم هۆکارەکە فکریە. هەر کاتێک بمانەوێ چارەسەری هەر بیر و بۆچوونێکی فکری ناپەسەند بکەین پێویستە لە فکرەوە دەست پێ بکەین. سەرهەڵدانی داعش و کارەکانی لە سووریا عێراق چەندین مشتومڕی توندی خستۆتە نێوان لایەنگران و ڕەخنەگرانی ئیسلام و بەشێکیان داعش بە نوێنەری ئیسلام دادەنێن و بەشێکیشیان بە تەواوی ئەوە ڕەت دەکەنەوە و پێیان وایە ئەوان ئیسلام نین و لە ڕێگەی ڕاست دەرچوون. بێسۆ خدر NRT هەولێر. برنج خواردن هەمیشە حازری سەر سفرەی خێزانە لە کۆمەڵگەی کوردیدا لەبەرەوەش بەردەوام لە وڵاتانی ترەوە بە تایبەت لە باشوور و خۆرڵاتی ئاسیاوە هاوردەی هەرێمی کوردستان دەکرێت. بەشێکی جوتیاران لە سنووری چەمچەماڵ کە خەریکی بەرهەمێنانی چەڵتوکن داوا دەکەن حکومەت هاوکاریان بکات تا بتوانن بەشێکی ئەو خواردنە ڕۆژانەیە با بەرهەمی ناوخۆیی دابین بکەن. برنج بەیەکێک لەو بەروبوومە کشتتوکاڵیانە دادەنرێت کە خواستێکی زۆری هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لەسەرە و بەرهەمهێنانی ناوخۆیش لە توانای دانیا بڕی پێویستی هاوڵاتیان دابین بکات. هەر بۆیە لە وڵاتانی تر بە شێوەی بازرگانی هاوردە دەکرێت. با بڕوای بەشێک لە جوتیاران هەرێمی کوردستان زەوی و ئاوی باش و پێویستی هەیە بۆ بەرهەمێنانی برنج بە شێوەی فراوان و زۆر بەڵام حکومەت هاوکاری جوتیاران ناکات بۆ بەرهەمێنانی. لە سنووری قەزای چەمچەماڵیش ساڵانە ڕێژەیەکی دیاریکراو لە جوتیاران زەویەکانیان بۆ بەرهەمێنانی برنج تەرخان دەکەن بەڵام هاوکاری نەکردنیان لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە نیگەرانی کردوون. ئەمە ڕێزێنە گوێ یەک تەنەگەگە 200 تەنەگاکات یەک تەنەگە 200 تەنەگاکە ئەگەر کیما پێوەگە 300 تەنەگە چاڵووگەکات ئەوە ما کیماوە باتێ مەشینەوە باتێ پەلاحجووتی پێوکەوە سەعاتی مەشینە بە 30,000 جووتەکە ئەوە ژیانەکە ئێمە کاسی بۆ مەشینەکانەکەین. برنج هاردراوی چەڵتوکە و
چەڵتوکیش بەرهەمێکی دانەوێڵەیە و لە دەستپێکی وەرزی هاویندا دەچێنرێت و بۆ ماوەی زیاتر لە 4 مانگ دەخایەنێت. دوو جۆریشی هەیە کە بە چەڵتوکی گەرمە و چەڵتوکی ساردە ناو دەبرێن کە جۆری دووەمیان مانگێک بەر لە چەڵتوکی گەرما دەچێنرێت. بۆ ئەم ساڵیش لە سنووری قەزای چەمچەماڵ ژمارەیەک جوتیار زیاتر لە 52 زەویان بۆ بەرهەمێنانی چەڵتوک تەرخان کردووە. بەڵام بەهۆی ئەوەی لە سنووری چەمچەماڵ کێشەی بێئاوی هەیە نەتوانراوە هاوکاری ئەو جوتیارانە بکرێت. چەڵتوک پێویستی بە ئاوێکی زۆر هەیە لەبەرەوە ئێمە بەش بە حاڵی خۆمان بۆ ئەم زروفە کەوا وشکە ساڵی ڕوویکردە وڵاتەکەمان بە باشی نازانین چەڵتوک بکرێ حەقا بگۆڕێتە شتی سەوزە و میوە بگۆڕێتە سەوزە و میوە بکرێت. لە ئێستادا وەزارەتی کوشتتوکاڵ بە هاوکاری وەزارەتی ناوخۆی هەرێم لا پێناو ساغبوونەوەی بەرهەمە خۆماڵەکان ڕێوشێنی پێویست دەگرنە بەر بۆ ڕێگەگرتن لە هاوردەکردنی بەرهەمی دەرەکی. بەڵام ئەو بەرهەمانەی کە بەشی پێداویستی هاوڵاتیان ناکەن بە ناچاری ڕێگە بە هاوردەکردنیان دەدرێت. بە دوورینەوەی چەڵتوکەکانیان جوتیاران بەرهەمی ماندووبوونی ساڵێکیان وەدەستکەوت. بەڵام خەمی گەورەی جوتیاران گرنگی نەدانی حکومەتی هەرێمی کوردستانە بە بەرهەمی ناوخۆیی و هاوردەکردنی بەرهەمی دەرەکیە. ڕزگار جەباری NRT گوندی ژاڵەی دەربەند. لا کۆتاییدا گرنگترین ناونیشانەکان. بە پێی زانیارەکان تورکیا لە ڕێگەی ڕووناکیەوە هاوکاری چەکدارانی داعش دەکات لە کۆبانێوە. NRTیش وەک یەکەم کەناڵی کوردی چۆ ناو کۆبانێەوە. سەرچاوێک لە پارتی وەڵامی ڕاگەنداوکەی ئەنجومەنی ناوەند یەکێتیدایە و ڕایگەیان ئەنجومەنی ناوەند گوزارش لە بیر و ڕاو هەڵوێستە فەرمیەکانی یەکێتی ناکات. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێ زیاتر لە 100,000 فەرمانبەر لە هەرێمی کوردستاندا موچە وەردەگرن بەبێەوەی داوام بکەن. هەواڵەکانتان پێشکەش کرا بۆ دوایین زانیاری گۆڕانکاریەکان سەردانی سایتی NRTTV.com کامران.